بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام خۆم بە خۆشحاڵەزانم لەگەڵ هاوکارانم کە ستافێک لە پشتی کامێرەوە لەگەڵمان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک. بینەرانی ئازیز و خۆشەویست، تەوەرەی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەی خۆتان بەرنامەی دوانگەی خەڵک ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان بەلای ئێوە چۆنە؟ هەڵبەت مەبەستمان ئەوەیە لە تێکڕای وەرزەکانی ساڵدا بە تایبەتی لە وەرزی باران و بەفر و بارانی بەخوڕ و لافاوە دەبیستین دەبینین لێرە و لەوێ لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە گوند و قەزا و ناحیەکانی ئەم هەرێمی کوردستانە دەبیستین دەوترێت فلانە پرۆژە ئاوبردی، فلانە بەندا و فلانە پرۆژە مەترسی لەسرە فلانە ڕێگەوبان داخراوە. دەمانەوێت بزانین لە ڕوانگەی ئێوەی بینەران و بیسەرانی ئازیزی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام هەروەها ئێوە کە هاوڵاتیان با بڵین ئاگادارن پرۆژەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا بە تایبەتی لە بواری ئاوەڕۆ و مەجاری و سندوق و با بڵین مەجاری ئاوەڕی سندوقی لە شار و شارچکانی هەرێمی کوردستان ڕێگەوبانەکانی ئێمە پردەکانی پەڕینەوە چۆنن؟ بینیمان لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەهۆی ئەو لێسمە بارانە بەخوڕی کە لە هەرێمی کوردستان سوپاس بۆ خۆی پەروەردگارباری بینیمان چەندین پرد ئاوبردی چەندین شەقام سەرڕێژ بوون لە ئاو نەتوانرا با بڵین بە ئاسانی هاوڵاتیان قوتابیان فەرمانبەران خەڵکی ئەو شەقامانە بەکاربهێن و با بڵین بتوانن سوودی لێبینن. لەوانەیە ئێستا بڵن جاخۆ ئەمە تەنها لە هەرێمی کوردستان نییە، ئەو تا لە وڵاتێکی نزیکی وەکو ئێران کە دراوسێمانەیان لە وڵاتانی دیکەش لافاو ئەبێت ڕوئەدات. بەڵێ ئێمەش دەڵێن بێگومان ڕووداوە سروشتیەکان چاوەڕوان نەکراون، بێگومان دەبێت حسابی تایبەتیان بۆ بکرێت، بەڵام ئێمە دەڵێن لەگەڵ ئەوەی کە ڕووداوی سروشتی دەکرێت ڕوو بدات بزانین ئاستی خزمەت گوزاریەکان ئەو ماستەر پلانەی کە شارەوانی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ شار و شارۆچکە و گوندەکانی هەرێمی کوردستان و ڕێگەوبانەکان بە شێوازێکی گشتی دایانناوە لە ئاستی ئەو چاوەڕوانیانەیە کە لە ئێستادا ڕوبەڕووی ئەو ڕووداوە سروشتیانە دەبین و لە کاتێکدا ئێستا بەهۆی تەکنەلۆژیا و ئینتەرنێت و پێگە و سایتە بەناوبانگەکانی بواری کەشناسی دەزانرێت تا ڕادەیەک بڕی ئەو بارانە بڕی ئەو بەفرە بڕی ئەو بایی کە دێت لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر هەڵەکات چەنەیە و چۆنە و مەترسی لافاو هەیە یان ناوە ئاستی ئاو چەندێک بەرزە بێتەوە یان نە. ئێمە دەمانوێت لەم ڕوانگەیەوە قسە لەسەر پرۆژەکانی حکومەتی هەرێمی کوردستان بکەین. بێگومان ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی ئێمەوە کە لەسەر شاشەی پەیام هاوکارانم بە بەردەوام دایدەنێن دەتوانن پەیوەندی بگرن ڕاو سەرنج و کۆمنتی خۆتان لەسەر بابەتەکە بخەنە ڕوو. هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە دیجیتال میدیای پەیام دەتوانن کۆمنتەکانی خۆتان بنووسن لەگەڵ ئێوەیە ئێمە کۆمنتەکانی ئێوە و پەیوەندیەکانی وەرەگرین. ڕاستەوخۆ یەکەمین پەیوەندی لە گەرمیانەوە وەرەگرین کاک حەسەنمان لەگەڵایە. کاک حەسەن سڵاوی خوات لەبێ. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. هیوای سەرکەوتان بۆ خوازم. زۆر سپاس. دیارە و تەوەرەی خەڵکم جادووە کاتێتی و تەوەرێکی زۆر جوانە. من پێم وایە ئەم پرۆژە خزمەتگوزارانەی کە ئەکرێن هەر لە سەردا دروستبوونی حکومەتەوە تاکو ئێستا سەقەتە. بەڵێ لە چ ڕوانگەیەکەوە کاک حەسەن یان ئەگەر بە شێوازێکی گشتی قسە نەکەین وردی بکەینەوە ئێستا بۆ نمونە لە ناوچەکەی ئێوە لە ناوچەی گەرمیان وابزان چەندین پرد لەو ڕێگەوبانە هەیە لە دەربەندیخان تاکەلار بۆ نمونە لە هەر باران و لافاوێکە مەترسی ڕێگە داخران و هاتوچۆ دروست دەبێت. یعنی دەبێت حکومەت چی بکردایە بۆی کە بۆ ئەم ڕووداوانە کە ڕووداوی سروشتین ڕوودەدات پرۆژەکان بەرگەی ئەم ڕووداوانە بگرن. قوربانگیان یەک شتەیە لێرە ئەو پرۆژانەی کە ئەکرێن ئەمە دەستی حزبی لە پشتەوە حزب شەریکەتە ئەو پورچەندەرەوە و پارانەکە دەراتوێ مەقاوڵێکی شەریکە و ئیتر
هەر کەسێک کە ئەو شاناکە من پێم وایە نەدینی هەیە نەویژانەیە نا پەیڕەوی شریعەتی ئیسلامەکە و ناویژانی خۆش متعاگە ئەگەر ئینسان هەر ئینسانێک بێ هەر بەشەرێک بێ ئەبێ ویژان هەبێ ینی بەڕاستی حکوومەت ئێمە لەسەرەوە تاقەرەوە هەمووی گەندەڵە بەڵێ ینی بۆ نمونە دوو سایدێکمان هەیە لە کەلارە بۆ کفری بەڵێ ینی ئەم پرۆژە 2 ساڵ نابێت بخواتەوە بۆ جادەگەی هەموو شەقوشیە بۆ و هەموو تێکچووە. کاک حەسەن تۆ بزەبت لەکوێ دانیشی لە گەرمیان لەکوێیت؟ من لە ڕزگاری ئەو نزیکترین شوێن لە دەوروبەری خۆتا بەهۆی ئەم باران و لافاوە کە ڕێ گیراوە و ڕێ قەتاع بوو و پرد ڕووخاوە ئاستەنگی بە فعلی دروست کردو بۆ ئێوەی هاوڵاتیان؟ واللهی چۆن ئاستەنگ دروست ناکات وڵا ئاستەنگی دروست کردووە ئەنی بۆ شکوور بۆ خواهاتنا ئێمە باشە لە 2005 مەجاویشت بۆ ناحێ ڕزگاری بەڵام بە گوێرەی پێویست نییە بۆ من لە هاوینە دوولەڕی جەنابتان بۆنی زەرابەوانت کوژێ ینی ئەوە نزیکە ئەنی زەرابەکە دوور نەخراوەتەوە بێکۆن لە هاوازی بۆ نەخۆشی بۆ ئەنی زۆر سەقەتە ئەنی ئێمە هیوا ئەکەین کە هیوا ئەکەین ینی خەڵک گوشار بکە خۆپیشاندان بکە بۆی ئەنی ئەم پیشانەکەن بۆ جێک دو ساڵ نەکرد ینی بۆ جادێکی سەدام حوسێن کابراایکی دیکتاتۆر بوو جادەکەی هین هەشتاکانە تا ئیسە شەو جادێن دوچە ساڵ نۆژانی کرد هەر جادە کە خەڵک بەسەری هات پرسیارێکی بەجێیە بەجێ لە کاتێکدا لەو کاتەیە تەکنۆلۆژیا و مەوادی خامی بەردەست وەکو ئێستا باش و بە کوالیتی بەرز نەبوو بەڵام پرۆژەکانی ئەو کاتانە کە هەشتاکان و هەفتاکان دروستکراون باشتر بەرگاگرن لەمانەی ئێستا بڕوان پێ بکە مامۆستا بڕوان پێ بکە ینی چەندین هەیە ینی لە ڕزگاری بۆ نمونە باسەکەم ئیسا پێویستی نۆژەکردەوە ساڵ نێ نۆژە نەکردو نۆژەن کردەوە ئەی تۆ ئەگەر بینایەک تەمەنی 40 ساڵ 50 ساڵ ئەمجا بێژی نۆژەن کردەوە تو معقولە 5 ساڵ دوای پارەی بۆ ترخان بگەم نۆژەم بکرێتەوە. زۆر سوپاس کاک حەسەن بۆ پەیوەندیەکەت لە گەرمیانەوە زۆر سوپاس دەکەین دەستخۆش بێ زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە بازیان کاک سەرتی وەرەگرین سڵاوی خوارد لەبێت ئەم کاتەوە براژیان هەموو کاتێکی کاک سەرتی بژیان باسی بە قوربانە زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت لەسەر تەوەری بەرنامەکەمان ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستانە تۆ چۆن ئەیان بینیت؟ والله براکەم پرسیارەکەی من لەوانەیە پەیوەندی بوو تەوەری جەنابەتەوە پرسیارەکەی من ئەوە بوو لەسەر پارەی گەرمی جوتیاران ئەگەر کاک سەرتی نازانم تۆ سەوتت کزەیان هاوکارانم ئەگەر سەوتی ستۆدیۆ زۆر بە کزی جۆم لە دەنگی جەنابتە کاک سەرتی بەڵێ من جۆم لە خۆتی تۆ هەیە فەرموو قسە بکە من لەوانەیە پرسیارەکەم پەیوەندی نەبێ بۆ تەوەری تۆ سەبەب لەسەر پارەی گەرمی جوتیاران لەم دەستمە پرسیارە لێ بکەم بەڵێ بەڵێ باسی پارەی گەرمی جوتیاران لەسەر پرسیارەکەت چییە بە تەحدیدی هەرچەنە پەیوەندی بە تەوەرەکەشمانەوە نیە کاک سەرتی بەڵام لەبەرەوەی وەک ڕێزێک پەیوەندیت کردووە پرسیارەکەت چییە؟ وڵای پرسیارەکەم بود نازم لەم فترەیە زۆر بە گەرمی باسێکرد دەنگی نەما توزانم جەنابەت تا چەند ئاگاداری ئەگەر ئەو پرسیارەمان جواب بێتەوە مەمنونتەبینان زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک سەرتیب لە بازیانەوە چەندە پەیوەندی بە تەوەرەی بەرنامەکەشمانەوە نەبوو بەڵام وەک ڕێزێک کە جەنابیان تەلەفۆنی کردو وەک ڕێزێک ئێمە پرسیارەکەمان لێوەرگرت لەسەر پارەی گەرمی جوتیاران کە فعلن ماوەیەک لەمە و پێش دەنگۆیەکی گەرمی هەبوو لە کەناڵەکانی ڕاگەیاندن لەسەرەوەی کەم پارێ سەرفەکرێت بەڵام ئێستا بەو شێوازە دەنگۆکە نەماوە بێگومان زانیارەکان تا ئێستا بەو شێوازن کە حکوومەتی عراقی پارەی ئەو سێ جوتیارەی کە شەکواکانیان لە دادگای فیدراڵی پێشکەش کرد و بردووانێتەوە پارەی ئەوان سەرفەکات بەڵام ئایا قیاسن بەوان پارەی هەموو جوتیارانی دیکەی هەرێمی کوردستان سەرفەکات بێگومان ئەوە دەبێت شاندی هەرێمی کوردستان و ئەو نوێنەرانەی کە لە هەرێمی کوردستان و نوێنەری ئێمن لە بەغدا چ لە حکوومەت چ لە وەک سەرۆک کۆمار و لە ئەندامانی پەرلەمان لە هەموو لایەنە سیاسیەکان دەبێت مشوری بخۆن و بەڕاستی کاک سەرتی بۆ تۆش و بۆ هەموو لایەکیش ئەم پێکنهێنانی حکوومەتی هەرێمی کوردستانە کابینەی نوێ هەموو شتەکانی بە جۆرێک لە جۆرەکان بەیەکە ئاڵقاندووە یعنی ئێستا کەس نازانێت چێ مشور بخوا لە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە هەیە ئەم حکوومەتە بە جۆرە لە جۆرەکان کاربڕێکەرە و خواخوایەتی زوو ئەم ئەرکەی لەسەر شانێتی و قوڵی لە کۆڵی بێتەوە حکوومەتی نوێژێشتە پێک نەهاتووە و ئێمە بۆی هیواین کە
تەواوی مستحقات و پارە و ئەو بابەتانەی کە هی هەرێمی کوردستانە جاچی فەرمانبەرانەچی جوتیارانە هی هەر توێژ و چین و تاقمێکە کە لە لای حکوومەتی هەرێمەیان لە لای حکوومەتی فیدراالیە هیوادارین بە زووترین کات بگەڕێتەوە و تەنها ئەوەندەیە کاک سەرتیب لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەبێت متابعە بکەی بزانی نوێترین هەواڵ لەو بارەیەوە چییە. بەڕزان جارێک کە بیرتان نەخەمەوە تەوەرەی ئەم جارەی بەرنمەکەی خۆتان بەرنامەی دوانگەی خەڵک بریتە لە ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستاندا وەک لە سەرەتای بەرنمەکەش ئاماژەم پێکرد لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک پرۆژەی وەکو ڕێگە و بان و ئاوەڕۆ و پرد و بەندا و ئەم بابەتانە دروست کراون. ئایا ئاستی کوالێتیان باشیان هەم لە ڕووی تەمەنەوە هەم لە ڕووی بەرگەگرتنەوە بۆ ڕووداوە سروشتیەکان ئایا ئەوانەی ئەو لایەنانەی بەم پرۆژانە هەستاون هەموو بابەتەکان و هەموو ڕەهەندەکانی ئەم پرۆژانیان لێک داوەتەوە ئەگەر ئەم پرۆژەیە ئەم ڕێگایە ئەم پردە ئەم بەنداوە تووشی کارەساتێکی سروشتی وەکو زەمین لەرزە یان لافاوێکی بەهێز ببێتەوە ئایا بەرگی دەگرێت یان نا. من بەڕاستی زۆر معجبم بە لێدوانێکی بەڕێوەبەری بەنداوی دووکان کە هەموو جارێک تاسە چەند جارێک ئاگام لێ بووە لە کەناڵەکانی ڕاگەاندن دەڵێت ئێمە مەبەستمانە ئەمساڵ بەنداوی دووکان پڕ ببێ کەسی ئەوەندە ساڵە پڕ نەبووە دەمانەوێت بەنداوەکە لە محەک بدەین بزانین ئەو توانایی هەیە کە بتوانێت ئەوەندە ئاوگل بداتەوە یان بەنداوەکە وەکو بڵێ پیر بووە و ئیتر تەمەنی نەماوە و کوالێتی نەماوە و ناتوانێت بەرگێ ئەو هەموو ئاوە بگرێت. لە کاتێکدا ئێستا سواز بۆخوا هەموو لایە گەزانین ئەم ساڵێکی تەڕ و تووشی بوو هەم لە بەفر هەم لە باران و ئێستش بەهارەکەی ماشەڵڵا باران بە بەردەوامی دەبارێت و بە پێی کەشناسیش بێت. ئەم مانگە تا کۆتایی مانگ و سەرەتای مانگی داهاتوو سەرەتای مانگی چوار ناوە لێرە و لەوێ هەر باران دەبارێت بەڵام بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا بەهۆی ئەو بارانە بەلێزمە و بەخوڕی کەباری لافاو دروست بوو لێرە و لەوێ لە هەندێک لە گەڕک لە هەندێک لە شار و شارۆچکەکان گرفتی هاتو چۆ دروست بوو شەقامەکان وەک پێویست نەتوانرا بەکار بهێنرێت بۆ با بڵێن ڕۆیشتن بەسەریدا هاتوچۆی پیا بکرێ هەم بۆ ئۆتۆمۆبیل هەم بۆ پیادا هەم پردەکانی نێوان شار و شارچەکان بەشێکیان داڕووخاون. بەڵێ ئەمە کارەساتێکی سروشتیە بەڵام ئایا تا چەند سوچ و تاوانی لایەنی پەیوەندیدار حکوومەتی هەرێم کۆمپانیای جێبەجێکار لە ئاستی ئەو پرۆژانە هەیە بۆیە من حەزەکەم ئێوەی بەڕێز بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی پەیامەوە پەیوەندیمان پێوە بکەن و ڕای خۆتان بڵێن. ئێمە لە دیجیتال میدیای پەیامیش بابەتەکەمان دانەوە بێگومان کۆمەڵک کۆمنتمان بۆ هاتووە. سیروان مەجید نووسیوێتی بەداخەوە زۆربەی پرۆژەکان کاتیە و پاش چەند مانگێک خراپە بن وەکو بڵێ سەفەرین ینی پرۆژەکان بۆ مدەیەک دروست دەکرێت و هەر ئەوەندە پرۆژەکە بڵند دروست کراوە تەواو بووە و ئیفتیتاح حەکرێت و ئیتر دوای ئەوە دوای چەند ساڵێکی کەم یا دوای چەند وەرزێک یان دوای ڕوبەڕووی کارەساتێکی سروشتی ئەبێتەوە دیارەکە حسابی بۆ نەکراوە لە ماستەر پلانی ئەو ناوچەیە ئەو پرۆژەیە حساب بۆ هەموو بابەت و ڕەهەندەکان نەکراوە پرۆژەکە تووشی گرفتە بێتەوە کۆی بینیمان بێگومان لە ڕێی نێوان دەربەندی خان کەلار و لە زۆر شوێنی دیکە کە بینیمان لەم باران و لافاوەیە چی بوو. علی سادق ئەڵێ ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ئاستێکی زۆر خراپدایە. شیروان حەسەن ئەڵێ بەداخەوە زۆربەی بەڵێندەرەکان دڵسۆزی ناکەن لە جێبەجێکردنی پرۆژەکانیاندا. من دەمێت لەسەر ئەم کۆمنتە بەڕاستی هەڵوێستە بکەم و بوەستم کاک شیروان دەڵێت بەداخەوە زۆربەی بەڵێندەرەکان دڵسۆزی ناکەن بەڵام بەڵێندەرەکان دڵسۆزی ناکەن با بڵێن ئەگەر ئەم قسەیە بۆ هەموو بەڵێندەرەکانیش نەبێ بەڵام بۆ زۆرینەی یا بۆ بەشێک لە بەڵێندەرەکان ڕاست بێت بەڵام خۆ لەسەر و بەڵێندەرەکانەوە لایەنی پەیوەندیدار بەڕێوەبەرایەتیەکان وەزارەتەکان حکوومەتی هەرێم دادگا پەرلەمان ئەمانە بوونی هەیە خۆ دەبێت کاتێک ئیستیلامی ئەم پرۆژانە دەکرێت ئەگەر ئەزانن کوالیتیەکەی تەواو نییە ئەگەر ئەزانن حسابات و کتابات بۆ هەموو ڕەهەندەکانی چواردەوری ئەم پرۆژەیە نەکراوە خۆ دەبێت لایەنی جێبەجێکاری پرۆژەکە کە بەڵێندەرەکانن سزای هەم یاسایی هەم سزای دارایی بدرێن بۆی کە دووبارە نەبنەوە خۆگەر بەڵێندەرێک کۆمپانیایەک بەردەوام ئەمە ئیشی بێت
دەبێت یعنی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەت و بەڕێوەبەرەتەکانەوە بێگومان بخرێتە بلاک لیستەوە بۆی کە پرۆژەی پێنەدرێت. بێگومان لە هەموو شوێنەکەگەر یاسا نەبێت پاشاگردانیە و ئەوروپایی کە ئێمە هەومان شانازی پێوەکەین و بنمونە ئەیهێنینەوە بێگومان ئەگەر لەوێ یاسا نەبێت زۆر لە وڵاتە دواکەوتەکانی جیهانی سێهەم و ئەفریقیا زۆر خراپترە بێت. بەڵام ئەوی لەوێ خەڵکی بەستۆتەوە بێگومان بەپلەی یەکەم یاسایە و جێبەجێکردنی بەسەر هەموو کەسێکایە و سزاکانیشە. هێمن محەممەد دەڵێت زۆربەی بەڵێندەرەکان و بەرپرسەکان شەریکن ئیتر جێبەجێکردنی پرۆژە باشی چیە بێت. دیارە مەبەستیەوەیە لەگەڵ حکوومەت یان لە پەیوەندیدارا شەریکن بۆیە باش دەرناچێت. پەیوەندێکی دیکەی تەلەفۆنیمان لەگەڵایە کاگیادگار لە هەڵەبجە وەرەگرین. کاگیادگار سڵاوی خوارد لەبێت. باشی بەڕێزم باشی بەڕێزم ئەم کاتەوە باش زۆر بازم کاتێک لە هەڵەبجەی شەهیدەوە یان لە هەڵەبجەی تازەوە پەیوەندیەکەی هەڵەبجەی شەهید زۆر باشە. کاگیادگار ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان لەو دەفەرەی لای ئێوە لە پارێزگا نوێیەکەی هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجە چۆنە بە شێوازێکی گشتی لە کاتێکدا ئێوە چەم و ڕووبارێکی زۆریش دەکەوێتە سنووری پارێزگاکەتانەوە ئایا بەرگەی ڕووداوە سروشتیەکانە گرن یاخودنا؟ بەڵێ دەستخۆشتان لێ یەکەم سپاس سەرەتا بۆ بەرنامەکەتان. ڕاستیەکەی ئەوەیە کە کۆمەڵێک پرۆژە هەیە هی زمانی ڕژێمی پێشوون. ئەم پرۆژانە کە هی زمانی پێشوون ڕژێمی پێشوون سیانەیەکی ڕێکوپێکی تۆکمە نەکراوەتەوە ئەگەر بڵێ چۆن سیرەکەی لە قەراق جادەکانە منهۆڵ هەیە ئەو منۆڵە دەستکاری نەکراوە ئاوبارە هەیە ئاوبارەکە دەستکاری نەکراوە فرد هەیە فردەکە پڕکراوەتەوە حکوومەت بەناو حکوومەت هەڵ نەفاوە بە چاکردنی پرۆژە کراوەتەوە چەندین پرۆژە کراونەتەوە ناڵین هەندێک پرۆژە کراوەتەوە بەڵام سیرەکەی ئەم پرۆژانە حکوومەت دەسەڵاتدارانی ناوچەکە ئایا شەریکن ئایا هەر سەبەبەکەی ناچن بە دوایچون بکەن بۆ ئەم پرۆژانە بڵێن کاکە ئەم پرۆژانە ناتەواون هەندێک لەو پرۆژانە من بەبەڵگە کۆمەڵی پرۆژە هەیە لە گۆرانسیتی تەواو نەکراون ئەم تەواو نەکرا لە منطقەی گۆرانسیتی ئەم تەواو نەکردنە سێرەکەی لە لافاوێکی وەکوم چەند ڕۆژە پڕ بوونەتەوە ئاستنگیان بۆ خەڵک دروست کردووە. ئێمە شارێکمان هەیە مەسەر پارێزگایەکمان هەیە لە بۆنەکانە کۆمەڵێ بەڵێنی بریقەدار بە خەڵک ئەدرێت ئەی دەسەڵاتداران ئەی ئێوە لەکوێن بۆ ناپرسنەوە بۆچی بەدوایچوون ناکەن ئەڵێن ئێمە بەدوایچوونەکەین کا بۆ دوایچوونەکەتان بەڵێ کاگیادگار بۆ نایەنە سەرخەت ئەگەر خەڵکی گەندەڵ هەیە بۆ لای نابن بەڵێ خۆ پرۆژەکردنەوە حسێب نییە چەندین باخچەمان هەیە بڕۆکراونەتەوە هەمویان تێکشون چەندین شار یاریمانە هەمووی شکاون لە ناو براون حرەسیان نییە کۆمەڵێک یعنی ئاستەنگ هەیە هەر لە ناوچەکەیان نییە مەسەن لە شوێنە گەشت و گوزاریەکانە سیرەکەی بە پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە من ئاخەتی لێ بکەم ئەلاگەم بەسەرەتا بەشەگرێت یان مەسەن کۆمەڵێ شتی سەدحی شتی ڕۆکەش و شتی ئارین بۆ چیە شتی استراتیژی مەوێ باش کاگیادگار لە منطقەی سەر کۆمەڵی کابینیان دروست کردووە ینی وڵاق و شتانەی تایە خزمەتگوزاریان نییە بەڕاستی ئەمانە بەکەڵکیەوە نایەن وڵاتیان بیتە دەست ئەمانە بەکەڵکیەوە نایەن کە ڕابەرایەتی میلەتێ بکەن بەداخەوە خەڵکی ژیان قبوڵەکات. کاگیادگار بە تەسەوری جەنابەت ینی کێ بەرپرسی سەرەکیە بۆ نمونە بە بڕوای تۆ کۆمپانیا و بەڵێندەر بەرپرسە لەم بابەتە یان بەرپرسی یەکە ئیداری و قایمقام و محافظ و وەزارەت و بەڕێوەبەرایەتەکان یان حکوومەت یان هەمویان لەم بابەتە بەرپرسن بە بڕوای تۆ؟ ئەزانی چۆنە بەڕێزم شتەکە یەکلایەنە نییە شتەکە یعنی گشتگیرە مەسەڵەن چۆن حکوومەت ڕۆژەیەک ئەیا بە بەڵاندەرێک لەوە جاری وایە ستافەکەش ناناسێت
ئەبێ تۆ بزانێ مهندسە چێ ئەم مقاولە چێ لەکوێوە هاتووە پێشتر ئەستۆپاسی هێناوە شەریک نەبووە لەگەڵ خەڵکی دزا خەڵکی گەندەڵا ئێستا کۆمەڵی خان و کراونەتەوە بۆ شەریدەکانی دەستی داعش من ئەو شایەتیان بۆیم لە گۆرانستی نزیکی خۆمانن مقاولەیەکی باش ڕێک و پێک یانی گوناحە بڵێ ئەو مقاولە خیانەتی کردە گوناحە بڵێ ئەو خانوانەکە ئەو خانوانە جوان دروست نەکراونەتەوە بەڵێ دەستخۆشکراونەتەوە بە شێوەیەکی ڕێک و پێک و دیزاینێکی جوان و کوالتێکی باش و نەکۆڵانیان پیس کردووە نەجادەیان گرتووە نە هیچیان دروست کردووە ئەم مقاولە خەڵکی ڕانیە ئەمە شتێکی باشی کردووە هاتووە دەستخۆش کاک یادگار سەرپەرشت و خزمەتگوزاری و کەزاوەڕیان لە ناداتەوە دەستخۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەت سوپاس بۆ بیر و بۆ چوون و بۆ کۆمنتەکەی بەڕێز لەسەر تەوەری بەرنامەکەمان دەچینە ژاراوە بەڕێز کاک حەمەڕەشید وەرەگرین سڵاوی خوات لەبێت کاک حەمەڕەشید سڵاوی خوای لە جەنابەت دەستت خۆش بێت تەوەری جوانە کاکی بەڕێزم گیان من لەو کەناڵە پیرۆزەوە باشکە ئەوان دەکەم تا ئێستا بە عەقڵیەتی شار حیزبە سیاسیەکان بیریان کردوتەوە کاکە حکوومەتداری نەکراوە کاکە وڵاتپەرستی نەکراوە سیستەم سەقەتە جا نازانم لێرەوە دوات چ دەبێ یەگەیشتی بەسەدەها ناڵبەت کراوەتە قەساب خزمەتگوزاری چی و توخوا کەی وا دەبێت چەندەرێک دەدەسام بکات چەند جار بفرۆشێتەوە و کابرا قازانجی لێ بکە ڕقابە نەبووە برای بەڕێزم خزمەتی چ بکەن مەزانیان لەبەر ململانەی سیاسی ئێستا حەو مانگ شتێک کەم حکوومەتێک تەشکیل نابێ بڵێ کاک حەمەڕەشید بەدەنکە دیارە جەنابێت تەمەنێکە دێ و ئەزمونێکە دەیە کاک یادگار لە هەڵەبجەوە قسەیەکی جوانی کردوتی پرۆژەکان استراتیژی نین بۆ دوورمەودا نییە وەکو بڵێ وەکو پرۆژەی سەفەری و کاتی بۆ چەند وەرز و چەند ساڵ و مانگێک دروستەکرێ تۆش هاوڕای لەگەڵ ئەم بابەتە؟ بەڵێ خراپتر خۆیان بە سەعەب نازانن هەتا ئێستا لەگەڵدا بێ هیچێک لە دەسەڵاتدارەکان خۆی بە سەحەبی وڵاتەکەی هەر خەریکی ململانەی سیاسین کاکە ئەو پۆستە و ئەو پۆستە و خۆسەپان و تێگەیشتی خۆ بە زۆرگرتنەوە لێ ناگەڕن حکوومەتێکی ڕێک و پێک و مۆدێرن هیچ بکاو بێتە سەرکار و سیستەم کاکە سەقەتە سەقەت تۆ تەماشای چ وەرە چ سەکتەرێک لە دەسەڵاتی کوردیدا بە سەقەتی نهاتووە ئیشێکی باش کراوە نەخێر یەکێک کە دروست دەبێ ئیشێکی چاکە بکە پەنجا لێکێک دەدەن تێگەیشتی کاکە معاملە چین معاملەی بەو میلەتەوە دەکەن نازانم لەمەوە دوات چ دەبێت بەشکم ئینشاءڵڵا دڵیان نەرە ببێ و خزمەتی خاک وڵاتی بکەن و ئەگەر ناسیکەن ئیتر چ دەفەرمووی تا جواب بدەمەوە دەنادەست زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەو قسە خۆشیانت کاک حەمەڕەشید لای ئێوە لە دەڤەری ژاراوە و پشدەر و ئەوانە ئەم لافا و بارانە بەخوڕە کە ئینشەڵڵا نیعمەتی خوای پەروەردگار بۆ هەر بە نیعمەتیش ئەمێنێتەوە هیچ زەرەر و زیانێکی داوە بەهۆی سەقەتی و کەم کوالێتی پرۆژەکانەوە؟ نا لە خوای بە زیاد بێنەوەڵا نەیداوە ئەلحەمدولیلا دەی زۆر سپاس دەکەین زۆر سپاس کە پەیوەندی پێوە لەوەی نییە کە خزمەتگوزاریەکان باشە وەڵڵاهی زێرابی سندوقی دروستکراوە وەرە بۆ نمونە نیشانت دەدەم قەتت دیوە زێراب لە خوارێ سندوقی بێ و لەسەرێ بۆڕی بە گونجەی بکرێت تێگەیشتی هەتا ئەسانم من بۆ خۆم لەگەڵ شارەوانی لێم بۆتە مەحکەمە سێمەدی نەحێشم ئاگادار کردن تێگەیشتی بە شەرەفم جوابی دامەوە دەڵێ من زێرابی بۆ هاوی بارانێ ناکەم بۆ ماڵانی دەکەم قامکی لە چاوی دەنێم هەتا بە تێگەیشتی ئەگەر یاسا هەبێ بەرەو ڕووی سێمەدی نەحیانێکی دەکەمەوە تێگەیشتی بەرجوابی منی داوەتەوە کاکە زێرا بۆ هینی ماڵانە خوبایی بەخەنێ نییە تێگەیشتی زێراب گونجە بشتە سەرێ گونجە بێ تێگەیشتی خوارەی زێرابی سندوقی بێ شتی وا بووە تا ئێستا ئیتر دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس ئێمەش دەستخۆشی لە جەناب دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کۆڵێک احتراممان هەیە بۆ جەنابەت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بینەران و بیسەرانی عزیزی پەیام دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کەناڵی ئاسمانی پەیامەوە کە بێگومان هاوکارانم لەسەر شاشە بە بەرداوامی دایانناوە هەروەها لە ڕێی دیجیتال میدیا و پیجی کەناڵی ئاسمانی پەیام لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک و دەتوانن بۆچوونەکانی خۆتان کۆمنتەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکەمان کە پرسیومانە ئاستی
پرۆژە خزمەتگوزاریەکان لە هەرێمی کوردستان چۆنە بە تایبەت و بە تەحدید ئێستا کە لەم وەرزی بەهار و بارانبارین و بارانی بەخوڕ و لافا و لێزمەیەداین بزانین ئایا پرۆژەی ئاوەڕۆ و شەقام و جادەوبانەکانمان دەتوانن بەرگەی ئەو لافاوانە بگرن یاننا. دەچینە شارۆچکەی عربەت کاک سوارە وەرەگرین. کاک سوارە سڵاوی خوات لەبێ. کاکدانا سلام علیکم. سڵاوی خوات لەبێ قوربان. کاکدانا تەوەرەکە لەسەر چی بوو زەحمە لەبێ؟ کاک سوارە گیان لەسەر ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمە تا چەند ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ئاستێکی باشایە و دەتوانن ڕوبەڕووی کارەساتە سروشتیەکانی وەکو لافاو ببنەوە بە نمونە، بەڵام ئەگەر بکرێت لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگریت و لە تەلەڤیزۆنەکە یا دوورکەویتەوە یا کزیکەی. بەسەر چۆ وڵی کاگێ داناگیان ئەم حکوومەتە شتی باشیانە جا خزمەتگوزاری چی و شتی چی و یەکمانە مەعاشان زیاترێتە بەتەمانە لەن لە بەغاوە ئاوا نازان چیوەندا پەڕلەمان و بەتەمان خەڵک حافیزەکانی خۆمان بەتەمان خوان بە عادل المعدی بلن معاشەکەمان ببڕێ هەراوە نییە خۆیان پێی بلن بیبڕێ. بەڵێ کاک سوارە لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان تەوەریەم جارێمە لەسەر ئەوەیە، ینی لەم کاتی لافا و بارانبارینەیە تا چەند پرد و منهۆڵ و زێرابەکانی هەرێمی کوردستان شەقامەکانی ئێمە دەتوانێت ڕوبەڕووی ئەم کارەساتە سروشتیانە ببنەوە؟ والله بڵێن ئیشیان نەکردووە کردویانە بەس والله دەسەدا سەد بە عەمەل نایە شتەکانیان. بەڵێ گەندەڵی تایە وایە؟ گەندەڵی و ئەمەلەی گەندەڵی و خەشەقاتی دزیان کردووە پیاو یعنی خەڵک تاوەیان بێزارە خەڵک تاوە ئیسش بەغا لە دێمان یەک سەعات شتێکیان بۆ ناکرێ ئەڵێن بەغا بەفریسە بەس بۆ کەلیمەیەک بۆ تەخەزایتر هەلێنەوە چن بۆ بەغا. ڕاست زۆر باشە سوپاس دەکەین. منۆکو خۆم دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەمەوە ناوێ یارمەتی خەڵکی داوە و شتی کردووە بۆ خەڵک بڕوا بکە هەشتا خەڵکترێمانە حیزبن کۆمەڵی چارەسێکی کۆمەڵی ئیسلامیان نەکردووە وەکو خانە وەکو یارمەتیدانی هەتی وەکو خزمەتگوزاری وەکو ئەوەی کە یارمەتی هەژار و فەقیران داوە و شتی بۆ خەڵک کردووە. من لەوە دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەم دەستخۆشی لە زۆر سوپاس بەڕێز مامەساعدیباتی دەکەم بۆ خەڵکە جوانە بۆ خەڵکە کورتپەروەرە بۆ خەڵکە دڵسۆزەکە دایناوە لە شوێنەکانە زۆر زۆر مەمنونیانم. دەستخۆش کاک سوارە لە عربەتەوە دەچینە کەرکووکی خۆشەویست. کاک ئاکۆ وەرەگرین بزانین ڕەوشی پرۆژە خزمەتگوزاریەکان لە شاری کەرکووک چۆنە. کاک ئاکۆ سڵاوی خوات لەبێ. سڵاوی خوا لە تۆ لە بینەرانی خۆشەویستی پەیام. زۆر سوپاس. کاک ئاکۆ کەرکووک تایبەتمەندیەکی خۆی هەیە، بێگومان لەوە چێ بوترێت پرۆژەکانی ئەوێ حکوومەتی ناوەندی دەیان کات یان با بڵین بە جۆرێکتر با بڵین یان دەوترێت نا کورد ئیدارەی شارەکە دەکات، هەر کۆمپانیە کوردەکان خەریکن. من دەمێ بزانم ئاستی پرۆژە خزمەتگوزاریەکان لە شاری کەرکووک چۆنن؟ ئایا بەرگەی لافا و کارەساتی سروشتی و زەمین لەرزە و ئەمانە دەگرن یان حاڵی کەرکووکیش لە حاڵی شارەکانی هەرێم خراپترە؟ ڕاست بۆخوا دیارە ئەمە هەمووی نیعمەتی خۆیان بارانی کابارێ ئەم شتانەی کە دروستە لێ هەر لە بوو مەلەرزەوە هەموو شتەکان ئەمە هەمووی نیعمەتێکی خۆی گەورەیە، بەڵام پرۆژەکانی کەرکووک ئەوەی کە هەیە سپاس بۆخوا تا ئێستا بەرگی شتەکانی گرتووە، کارەساتی وامان لێ نەقەوماوە گیان بەدەستدان و ئەوانەی بەدواوە بێت، بەڵام یەک شت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە من یەک پێشنیارم بۆ تەلەڤیزۆنەکەی جەنابتان هەیە حتما من لایەنگری کۆمەڵی ئیسلامی نیم وەکو لایەنگر، بەڵام شتێکم هەیە بۆ کۆمەڵی ئیسلامی کە هیوادارم گوێم لێ بگرن، هیوادارم بە هەندواری کرێن. بەڵێ کۆمەڵی ئیسلامیەکێکە لەو حیزبە کوردیانەی کە من بە چاوی خۆم زۆر بە جوانی ئەیبینم، یعنی نمونەی حیزبێکی ئیسلامی زۆر جوان هەن بۆ بینیمان لە هەڵبژاردنەکانی سپاس بۆخوا دەنگکانتان زیادی کرد، سپاس بۆخوا کورتیتان زیادی کرد، ئەمانە هەمووی سپاسی خوایە وەک نیشانی کارە جوانەکانتانە کە پێشتر وەزیرتان هەبوو لە حکوومەتی هەرێم و بەدەستان هێنا. بەڵێ یەک داوای زۆر دزیم لە تەلەڤیزۆنە بەڕێزەکەی جەنابتان هەیە، ڕاگەیاندن چاوی ڕۆی هەموو حیزبێکە. ئەم تەلەڤیزۆنی ئێوە باوەکو هەنێک لە حتا ناوی کەس نێنی، وەکو هەنێک لە حیزبەکان نەبێت کە پێشتر ئۆپۆزیسیۆن بوون، وەکو هەنێک لە حیزبەکان نەبێت کە ئێستا ئۆپۆزیسیۆنن. بەڕاستی یعنی من حەز ناکەم ناو بڵێم، بەڵام تەلەڤیزۆنی وا هەیە
ڕاست و چەپ زۆربی هێناوە بەسەر هەموو شتێکە وەڵی لە کوردستان لە هەموو شوێنێک خزمەت کراوە بەڵام خزمەتەکە چۆن کراوە چۆن نەکراوە ئەوەیان ئەبێ باز بکرێت ئەم تەلەڤیزیۆنی ئێوە پێش هەمووشت تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئیسلامیە کۆمەڵی ئیسلامی کەوتت ئیسلام نابێت لە ڕوتان دووشەی ناڕاست بڵێ ڕاست و چەپ بێنیتە سەر هەموو شتێکە وایە ڕاست ئەمە وازحا پێشنیارەکەم بۆ تەلەڤیزیۆنە بەڕێزەکەی تەناتان بۆ بێژەرە بەڕێزەکانتان بۆ بەڕێوەبەرە بەڕێزەکان هەر کەسێک کە ئیداری ئەو تەلەڤیزیۆنەدا ڕووی جوانی کۆمەڵی ئیسلامیمان پیشاندا کە وەک هەیە بەجددی ماوەسا عەلی باپیر یەکێکە لەو پیاوانەی کە من ئەسڵەن لە هەندێری کۆمەڵی ئیسلامی نیم بەجددی بۆ ئافریکا دەڵێم من یەکێکە یەکەم حیزب و ئاخر حیزبی منە بەڵام ماوەسا عەلی باپیرم بەقەت یەکێک لە سەرکردە بەڕێزەکان یەکێکی نیشتوانی کوردستان خۆشە بەڵێ باشە زۆر سپاس کاک ئاکۆ ئەگەر جەنابەت بینەری بەرنامە و پرۆگرام و هەواڵەکانی کەناڵی ئاسمانی پەیام بیت لە ڕابردووە کە ئۆپۆزیسیۆن بووین ولا کە لە حکومەتی هەرێمی کوردستانیشا بووین وەک مەقۆلەیەکی جەنابی مامۆستا هەیە ینی خۆشت ئاماژەت پێکرد کۆمەڵی ئیسلامی قەت هێڵێکی سووری ڕاست و چەپ بەسەر هیچ شتێکان ناهێنێ نەیوتووە هیچ شتێ نەکراوە و هەموو شتێک خراپە و هەموو شتێک بەڕەش ئەبینین بێگومان دایمەن ئێمە کە معارەزەش بووین بە چاکمان وتووە چاک بە خراپمان وتووە خراپ لە حکومەتیش بووین گلەی ئەوەمان لێکراوە توانە کاکە ئەمان بەڕۆژ لە حکومەتان و بە شەو لە کەناڵەکانیان یا لە بابڵین لە کۆڕ و کۆبوونەکان ئۆپۆزیسیۆن ئەو نیشانەی ئەوەیە کۆمەڵی ئیسلامی ئەوەی خۆی بەڕاستی زانی بێ و قەناعەتی پێی هەبوو بێ بێگومان ئەوەی وتووە و ئێستش بۆ معلوماتی بەڕێست و هەموو بینەرانیش ئێستش بە پارتی دیموکراتی کوردستان و ئەو لایەنانەی کە حکومەت پێگەێنن لەم سەروبەندی حکومەتەیە پێیان وتراوە ئێمە بینت حکومەت بێدەنگ نابین لە گەندەڵی و دزی و ڕاو و ڕووتی و خراپەکاری لە دەریشەوە بین بە هەموو شتێکتان ناڵین خراپ و ئەمە بێگومان دینداری ئیسلامەکەمان پەروەردەی کردوین کە ئاوا بین ئەبێ ئینسافمان هەبێ بە چاک بڵین چاک بێگومان بە خراپ بڵین خراپ دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ ئەوەش بەرهەمەکەی بوو کە دینیمان حیزبی و هەبوو نیوە و نیو دەنگەکانی دابەزیەوە لەم قەیرانی با بڵین دەنگ دزدین و دەنگ تەسبیرکردنەیە دەنگەکانی ئێوە زیادی کرد سوپاسی خۆیان ئەوە نمونەکەی بوو ئەو پاداشەکەی دیکەوە تاگرتووە زۆر سپاس بۆ جەنابیشت سپاس بۆ پێشنیازەکەت کە لە کانگای دڵسۆزیەوە کاگاکۆ سپاس دەکەین کە لە شاری کەرکووکی خۆشەویستەوە پەیوەندیت پێوە کردین زۆر بەڕێزیت ئەم شاشەی ئێمە ئەم بەرنامەی ئێمە کەناڵی ئاسمانی پەیام تەنها کەناڵی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نییە بێگومان تەنها کەناڵی ئەو خوشک و ئافرەتانە نین کە سەرپۆش بەسەرن کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامە و پرۆگرامی کۆمەڵی ئیسلامی و کارەکانی ئێمە لە ڕابردوو لە حکوومەت لە پەرلەمان لە ئەنجومەنە هەڵبژێراوەکانی وەکو ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی عراق ئێمە بەگشتی بۆ تاکی کورد بۆ مرۆڤایەتی بۆ مرۆڤ ئیشمان کردووە نەک بۆ ئەوەی کە ئەمە مسلمانە ئەمە مەسیحیە ئەمە ڕیژدارە ئەمە بێڕیشە ئەمە لەچکە بەسەر ئەوە بێ لەچکە نا ئەوە لای ئێمە نییە ئەوە پەیوەندی بەخوای پەروەردگارەوە هەیە ئەو پەیوەندی بە عیبادەتەوە هەیە ئەوەی ئێمە بۆی هاتوین خزمەتکردنە خزمەتیش بە تەواوی مرۆڤایەتی خی گەورەش لە قورئانە فەرمێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم یعنی ڕێز لە بەنی ئادەم نراوە نەک تەنها لە موسڵمان ینی ئەوە ئینسانەکە خۆیەتی خۆی ئەباتە دەرەوە لەو قاڵبی ڕێزی کە خی پەروەردگار پێدانەوە منێک و حیزبەکەی من و کەناڵەکەی من نە ئەیکات نەبیری لێ کردوتەوە نە لە ڕابردوو شاکردوێتی کە جیاکاری لە نێوان لە هەرێمی کوردستانە بێگومان هەر کورد ناژی و هەر ئاینی مسلمان بەڵێ زۆرینەی ئاینی مسلمانە هەر ئاینی مسلمان پیادە ناکرێ ئەنواع و ئەشکاڵ جۆری دیکەی ئاین هەیە و هەر ناو با بڵین خۆشمانە لە ئاینی ئیسلامیشا با بڵین ئەوە شیعەمان هەیە سونەمان هەیە لە ناو سونەیە مەزهەبەکانمان هەیە کەوابێ ئێمە بێ بە گشتی و لە بازنە فراوانەکە بیرکەنەوە لە بازنەیەکی تەسکا و بێگومان کۆش ئەو شایەتیدا و هەر لە ڕابردووشە شاشەی کەناڵی ئاسمانی پەیام لە میوانەکانی لە بەرنامەکانی لە ئەو نەهجەی کە چەند ساڵی ڕابردوو لەسەری ڕۆیشتووە یەکێک لەو شانازیانی کە ئەتوانێت ستافەکەی ئەم کەناڵە لە بەڕێوەبەر و کار و کارمەندانیەوە بەخۆیەوە بکە ئەوەیە کە بێگومان قەت جیاوازی نەکردو لە نێوان ئایدیا و کۆمەڵ و ناکۆمەڵ و کورد و عەرەب و مەسیحی و تورکمان و کاکەی و یەزیدیان نەخێر کەناڵێک بووە خزمەتی کردو ئێمە بەڕاستیش
ئیسلام ئەمەی فێرکردوون کە دەبێت خزمەت بکەین. بینەوە سەر تەورەکەی خۆمان بینەرانی عزیز و خۆشەویست، ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ تۆی بینەر، تۆی بیسەر، تۆی هاوڵاتی لێ ڕازیت یان قسەت هەیە، کۆمنتت هەیە لەسەری؟ دەگەڕینەوە سەر کۆمنتەکانی ئێوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. شیرین تاهیر نووسیوێتی هەست نەکردن بە بەرپرسیارەتی هۆکارێکی سەرەکیە بۆ خراپی پرۆژەکان. بێگومان ئەمە هەم لە کابرای مەقاول و کۆمپانیا و لایەنی پەیوەندیداری حکومی و دەگرێتەوە حتاکو دەگاتە سەری سەرەوە. یعنی ئەگەر شیرین خانەڵە ئەگەر هەستکردن بە بەرپرسیارەتی هەبێ ئەوە پرۆژەکانیش پرۆژەی باش ئەبن، پرۆژەی چاک ئەبن. سادق هەرتەلی ئەڵێ پرۆژەکانی حکوومەت کاتیە تەنها ساڵێک باشە دواتر خراپە بێت. ئیتر بە قودرەتی قادر دیارە هەموو کاڵایەک خواردەمەنێک بە تایبەتی ئەکسپایری لەسرە ڕۆژی دەرچوون و ڕۆژی کۆتایی دیارە بە بڕای کاک سادقیش دەڵێت پرۆژەکانی حکوومەتی هەرێم بۆ ماوەی ساڵێکن ئیتر دوایەوە ئەکسپایرە بن، دوای ئەوە کوالێتیان لە دەستدەدات. واتە بە جۆرە لە جۆرەکان بینی خۆمان بێ، ینی مەبەستیەوەیە سەفەرین کاتین پرۆژەی استراتیژینین وەک کاگەتگەر لە هەڵەبجە ئاماژەی پێکرد. هێرش تاهیر ئەڵێت زۆرێک لە پرۆژەکانی حکوومەت بە نیوە جێبەجێکرا و وازی لێهێنراوە لە جیاتی خزمەت بوونەتە نەکبەتی و بربەست بۆ هاوڵاتیان. بێگومان ئەمەش بەشێکی ترە پرۆژەکان تاو ناکردن بە نیوە ناچڵی بەجێ هێڵێن ئەو دیسانەوە دەبێتە گرفت و لەمپەر بۆ هاوڵاتیان. دەچینە شاری سلێمانی کاک سامان وەرەگرین. کاک سامان سڵاوی خوارد لەبێت. عەلەیکە سەلام. باشی براکەم. باشی قوربان، سوپاس دەکەین، سوپاس بۆ پەیوەندیەکەت. لەسەر تەوەری بەرنامەکەمان چیت هەیە فەرموو. بەڵێ وەڵی مەسەلەیەم ئاستی پرۆژەیە کە پێشکەشێکە نەسوو دەستخۆشیتان لێکەم، بەس بەڕاستی وەرن بۆ ئەلوەی سلێمانی ئەو هەموو داهاتەی کە دەست ئەو ئەلوەیە ئەکەوێ بۆ نمونە دەست هەرێمی کوردستانەکە بە نسبەت گومرگەکانەوە وەرن بۆ سێر ئەو جادەوگانە بکەن، خۆتان بیبینم زاد چۆنە ئەگەر بێن دەستخۆشتان لێکەن، چونکە بەڕاستی پێویستەکە ئێوە پەخشیکەن، کەناڵەکەتان پەخشیکە بۆی حکومەتی هەرێم ئەگەر چارەسەرێک شتێکی بکە زۆر دەستخۆشتان لێکەن. کاک سامان جەنابەت خۆت لە ئەلوەی سلێمانی ئیژەکەیت؟ بەڵێ. باش، چ گرفتێک هەیە لە ینی بە ئەگەر پێم بڵی بووی کە من دواتر بەشی هەواڵ و پەیامنەرەکانی لێ ئاگادارکەم، ینی گرفتی ئێوە چیە لە چاو ئەو داهاتەی کە ئەلوەی سلێمانی دەسێکەوێت پرۆژە خزمەت گوزاریەکان بە هەموو لایەنەکانی لە ئاستی پێویستانین؟ نەوەڵا لاستی پێویستانی وەرە سێرە و جادەوبانەکە ئەو هەموو پارێ بڵێن دەست ئەو بڵێن بەنسەر گومرگەکانە بە تایبەتی کە دەستیانەکە و پارەیە هیچ خزمەت گوزاری ناکەن بۆ ڕێگەوبان، بە تایبەتی ئەو ڕێگایی کە لە علوە دیتە دەرەوە تا سەر جادە ڕئیسیەکە بە تایبەتی ئەو مەسافەیە هەست زۆر خراپە، زیاد لە حەد خراپە. قەناعەتت هەبێ مەگەر لە ساڵی نەویەکە من ئەو شتم بینی بێ لەسەر لە ڕێگەوبانەکانە بە زۆری کە کاتی خۆی بڵێن ئاوارۆشی دەبووە، حکومەت هیچ پلانێکی نەبوو. ئێستش بە هەمان شێوە هیچ پلانێکی نییە بۆی کە جێبەجێکە چاچی کا یاشتێ، بەڵام خەڵ لەسەر حسابی خۆی ئەچێت تۆزێک چاوشت دێنێەوەی کا بۆ چاڵ ئەوەش هەر کاتیە هەر هەفتەیەک دەڕۆژێ بڕکات و دوای خراپترە بێتەوە. هەر ئەوەیە یەک باران لێە تەواو یەک باران لێە ئەو چاڵ چۆڵێ هەم بە هەمان شێک و خۆی لێتەوە زیادە بە قڕاویش. زۆر سپاس کاک سامانجان. دەستتر بەڕاستی ئەگەر ئێوە بێن سێری بکەن و لە کەناڵە بەڕێزەکەی ئێوە شتێکمان بۆ بکەن دەستخۆشتان لێکن. زۆر سپاس دەکەین کاک سامانجان، سپاس بۆ پەیوەندیەکەت. دەچمە باسییان. زۆر مەمنون، دەستان خۆش. زۆر سپاس دووبارە. دەچمە بازیان باوکی ڕۆمان وەرەگرم. باوکی ڕۆمان فەرموو. سڵاوی خوارد لەبێت. سەلام عەلەیکوم. عەلەیکە سەلام و ڕەحمەت الله. سڵاو خوای گەورە لێبێ، دەستخۆشی لە تەوەرەکەتەکەم. سڵاوی خوا لە جەنابیشت. ڕێز و خۆشەویستیم بۆ سەر جەمکارمەندانی کەناڵی پێە. سپاس بە ناوی هەر هەمویانەوە. سپاس دەکەین بەڕێزەکەم لەسەر تەوەرەکەی بەڕێزان ئاستی پرۆژە خزمەت گوزاریەکان لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنی؟ باش، من وەکو هاوڵاتیەک زۆر خراپی هەڵەسەنگێنم. بۆ لە هەموو ڕێگات بەڕێز ئەتوانی یەک پرۆژەم پێ بڵێ کە پرۆژەی ئەم حکومەتی هەرێمە بێ کە کابینە بە دوای کابینەیە بە درێژای 28 ساڵە کابینە دروستەکەن، یەک پرۆژەی کابینەکانە پێ بڵێ کە سەرکەوتوو بێ. جا من لە تۆیە پرسم کاک باوکی ڕۆمان، ئێستا تۆ هاوڵاتیەکی خۆت پرۆژەکانە بینیت بە عەمەلی بەسەر ڕێگەوبانەکانە دەڕۆیت، تۆ لە ئاستی پرۆژەکانە ڕازیت لە کاتێکدا ڕووداوێکی سروشتی وەکو لافاو ڕۆدات
منهۆڵ و جادە و پرد و شەقامەکانی ئێمە لەو ئاستەیان بەرگەی ئەوانە بگرێت یاخودنا؟ مامۆستاژیان هیچ پرۆژێکیان بەرگەی هیچ لافایەکی سروشتی ناگرێت، هیچ کارەساتێکی سروشتی ناگرێت، بەڵام بۆ خۆیان عیبیان نیە، ئێستا بۆ خۆیان دوو دەسەڵاتن. کوردستان چوار پارێزگایە، دوان بۆم لا دوان بەولا هەموو داهاتەکەی بن بۆ خۆیان مەستی پارن. برا جوانەکەم مەستن لە هەموو شتێکە، یعنی ئێمەی فەقیران هەر بیر ناکەوێتەوە، زۆر دڵنیا بە لوقتێکایکەم ئەوەی کە لە بیریان نەبی هاوڵاتی ئەم سێمەیە، ڕەشەڕوتی ئەم هەرێمەیە، خەڵک هەبووە پێشتر زۆر دەوڵەمەند بووە، تیکێ نانێ بوو، ئێستا لە سایم حکومەتەیە نەیبی خوا برا جوانەکەم دەسەڵاتداری وا ناکرێت، بەڕاستی حکومڕانی وا ناکرێت. پێشموانی ئەمانە تازە بچنە سەر ئەو ڕێچکەیە کە ڕێچکەی دەیخزۆل بە خەڵکن، ئۆپۆزیسیۆن زۆر لەگەڵانە حەولیدا، هاونیشتیمانی زۆر خۆ پیشاندانی کرد، مامۆستایانی بەڕێز زۆر بایکۆتیان کرد، ناڕزایان دەربڕی، کەمەندامانی داما و پێشمەرگە قارەمانەکان هەمویان مەغدور بوون، هەمویان پارەیان خورا، موشەخۆر نیمەی معاشیان خورا. برا جوانەکەم دەسەڵاتداری وا ناکرێت، بەداخەوە بۆ حکومەتێ بە درێژایی 28 ساڵ خاوەن ئەم هەموو سەرۆت و سامانە بێ، خاوەن هەموو نەوت و داهاتە بێ، بەڵام حاڵی هاوڵاتیەکەی لەژێر سفرەوە بێ، لە هەموو عالم خراپتر ئێڕی بەڕێزی کاکە. هاوڵاتیان هەرێمەیە، هاوڵاتی داماوی هەرێمی کوردستانە. باوکی ڕۆمان ببوورە با من پرسیارەکەت لێ بکەم ئەگەر عەزێت نەبێ. بەڵێ لە خزمەتم. خزمەت لە منەوە سوپاس دەکەم چاوەکەم. یعنی بە بڕای تۆ گرفتەکە لە کارەساتە سروشتی و ئەو لافا و ئاوە زۆر و بارانەیە، یان نە پرۆژەکانن حسابی بۆ ئەوە نەکردووە لە کاتێکدا ئاو زۆر بێت، باران هەبێت، لافاو هەبێت، دەبێت ئەم پرۆژەیە ئەم ئاوڕۆیە ئەم پردە بەرگەی ئەو لافاوە بگرێت. بەڵێ بەڵێ پرسیارەکە بەجێ مامۆستاجان، ئەوان بە پارێکی کەم پرۆژەکان جێبەجێکەن و لە بەرچاوی بەشتێکی جوان کرا، بەڵام وانە لە حەقەت ئەوانە ئەوان گرنگی بۆ نادەن. برای بەڕێزم گرنگی بۆ نادەن، پیلانیان نیە کاکەجان، پیلانیان نیە، ئەو پارە جوانەمانێ سەرتی ناکەن، ئیشی باش ناکەن بۆ خەڵک. جابێ دروستەکان 1 ساڵ ناڕۆ ساڵی تێگەێنی مەدرخوولە، ئاخر شتیوا زۆر نەبێ لە چی عالە نەکاشتیوا بۆ کاکە. ئەو جادە و پرد و ڕێگەوبانی کە ئەڕوا بۆ مەکتەب سیاسی و ماڵی بەرپرسەکان، ئەوانیش هەروە بەو کوالیتی خراپە بە بڕای تۆنیان ئەوان بە تایبەتر دروستەکرێن. خوان جیاوازە برای بەڕێز ئێستا و من خەڵکی بازیانم کاکە 8 معمەلی تایە، معمەلی شێشی تایە، چەندها معمەلکی مانتۆی تایە، خەڵکە تووشی نەخۆشی بۆ وەزێکی خراپ، ئێمە لەوێ ئەژین کاکە هەموو بازیاندا ئەپۆشەیە، کەس نایە بەدەنگەوە، کەس باسی ناکە، یەک زەرام عنی بچێ بڵێ کاکە محەممەدان بۆ داناوە لەوانەیە فەسەرداری بۆ بێ خەلاسەکە لە نایە بن کاکە. دەستخۆش باوکی ڕۆمان لە بازیانەوە لەگەڵمان بووی. زۆر سوپاس باوکی ڕۆمان، سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانت بینەوە سەر کۆمنتی ئەو بەڕێزانی کە لە سۆشیال میدیا نووسیوانە. سروشت عەتار ئەڵێ خراپی کوالیتی ئەو مادانی لە پرۆژەکاندا بەکاردێنرێ هۆکاری سەرەکین بۆ خراپبوونی پرۆژەکان و لە ناوچوونیان. بێگومان ئەمەش لایەکی تری بابەتەکەی ئەو کەرەست و ئەو مەوادە خام و سەرەتایانەی کە لە پرۆژەکانە بۆ نمونە لە پردێکە، لە شەقامێکە، جا شەقامەکە قیر بێ یان چیمەنتۆ بێ، لە پۆندێک لە با بڵێن لە بربەستێک لە بەنداوێک چ کۆنکرێتی بێ، چ خۆڵ بێ کە دروستەکرێت، دەوترێت سروشتەڵێ کوالیتی ئەو مادانە خراپن، بۆیە پرۆژەکان وا دەرەچن. دەچینە پایتەخت. کاک میران وەرەگرین لە هەولێرەوە. کاک میران سڵاوی خوارد لەبێ. سڵاوی خوارد لە تۆ لە سەرژنێنی پەیام لە کارمەندە بەڕێزەکان. زۆر سوپاس لەسەر تەوەری بەرنامەکەمان. بە تایبەت هەولێر جوگرافیا و سروشتێکی تەختی هەیە، ئاوڕەکانی تۆزێک بە زەحمەت خۆمان ئەزانین دەرئەچنیان ئاوڕە کاتێک بارانێکە بێت، زۆرێک لە شەقام و کوچە و کۆڵانەکان بە تایبەتی گەڕەکەکانی خواری شاری هەولێر و ئەوانەی کە هەژار نشینن لافاو دروستە بێت. دەمەوێت لەسەر پرۆژە خزمەتگوزاریەکان قسەم بۆ بکەی. وەڵا خۆت بەڕێز خۆت بە جوانی شیت کردەوە، هەمووت بە جوانی ڕوون کردەوە خۆی بەزمایە لە جەکەی لێ بدرێت لەو تاریخە بۆ تاریخە ئێکسپایر دەبی. بەڕاستی بە شتێکش برێ ئێمە باسی شتێک دەکەین پێی دەگوتری حکوومەت، بەڵام ئەو حکوومەتش بینە دارستان، ئەوە حکوومەتی دارستانە. بەڕاستی لە دارستان پرۆژەی چ بکرێ؟ حکومی بەخۆ دەزانیت لە دارستانە، بەرازە، سەقەڵە، ڕێویە، کەنسیارە، هەنی ئەوانە حکوم بکەن. یعنی لە دارستان هەر ئەوایە زۆر زۆر دارەشی پێش خۆیان دەبڕن لەوەی باشتر نێسیرەکانیان ڕاو بکەن. ئەگە ناخۆ کات چێ دەزانی ئەو هەموو داهاتی مرور و دیگه پارە لەگە خۆ دەبێ مرور
هێشتا دەرێت تو یەکە پێویست لەما بۆ تەواوکردنی محاملەکەت یان هەندێک تەلەفۆن کە هەندێک پارەت بۆ بێ یان بڕۆمارە هەندێک پارێک تر بێنە ئەگەنا محاملەکەت تەواو نابێ نازانوان بە حساب گیرفان و مەحاش و بودجە و نەسریە و بۆڕی نەفتی خۆیان حسابیان لۆ غەڕامە و شتی وای ئەو خەرکە کردیە زادەکانیش بەڕاستی وڵای هەندێک زێ هەیە ئەگە خۆتی لە ناودانەی ئەمە من بۆ خۆم وەکو پێشمەرگەیەک لە هەندێک زێ ئەو نوعەت هاسانە نەبوو خاستن لە ڕێی بەردەڕۆژ لە بۆ کەرەک ئەو نوعەت هاسانە نییە بەڕاستی ئەو کاتی لای شنگال و درێ لای چمار و ئەلابوون ئەو نوعەت هاسانە نەبوو خۆمانی لە ناودانێن بۆ شەڵکردن تاسەی وای تێدا یعنی کول لێدەی تایە تەقیە و تایەدەوە بۆ لێ هەر بە ڕێگای مەرج ئەوێت نازانم مەسئولەکان بوێدا دەڕۆن تاسەی لێ ناکەن تایەکانیان هەردە قۆستەوە نازانم باری پێوەی لەسەر تاسەکان دەفڕی خزمەت گوزاریەکان لە هەولێر بە شتێکی کەشێ بۆ نمونە ئێستا زادە برێن ئەو زۆر زادەی ئیسکان ئەگەر 2 ملیۆنی بوێ خۆدەی داتە ئی خۆی کۆمپانیایەکە ئی خۆبی سەرۆک تەندەرەکە ئی خۆیتی ئەو مەسەلەش بدێت دەرێت زوو ساحب ماریەک بن ئەوەی لە حشتری لە کونی نازان چ دەبەنە ژۆرێ بەخۆی ئەگەر 2 ملیۆنی بوێ سەرنجای لۆ سەرف دەکات 48%ەکەی پێکەوە دەکەنە نیوە و هەموو لەو باش کاک میران جەوەرە قورمان بەسەر ئەو بنزینەی کە ئێستا بە 700 دەماندنێ کەس نازانی چی تێدایە لە شێدەتی دروست دەکەن خۆ بەخۆی ئی خۆیانە ئی کوردستانە پێت لە هەردە بنزین دێتە دەرێ خۆ زیینارێک لە سەریان ڕانەوەسایە ئەو کارمەندانێک لەسەر ئەو بنزینەیان لەسەر کۆمپانیاکەشن لە هەر مەحاشی ئەو حکوومەتیان دەدرێت خۆ بنزینە هەمەت لە سەریان ڕانەوەسایە زژیان بۆ لەسە ناوسێ بە وەم وپارە دەیدەنە خەرک دوای خزمەت گوزاری لەو هەولێرە ئەمە تەکسیشن پێ لەو هەولێرە دەسوڕێمەوەیتم نەبی ئەو پێدا و بار و پار کاک میران و تێلە پێنج ئەفتەریانە هەمووی دەورەمەندەکان و مەسئولەکان و ئەوەکانە خۆی قابلە کاک میران گوێ دەدەنگی منە لە وتێلی پێنج ئەفتەرە بکەم نافانم شەوەک لێ ببینێمەوە خۆشی ئەو شێستی و سەتی و ئەوانە بە من چیتیش نەدرایە لە بۆ هەولێر هیچ شتێک کاک میران گوێ دەدەنگی منە بەڵێ جێم لێتە جا ئەسە خۆت باست کرد ویستم ئەوە بڵم وەک کۆش باسی کرد لە کەرکووک بۆی ئێمە هەردوو بابەتەکە باسکەین ینی ئێستا دەوترێت لە هەولێر کۆمەڵێک شەقامی پان کۆمەڵک بەرزەپرد نەفاق و کۆمەڵک باڵەخانی بەرز دروست کراوە ئایا ئەمانە بۆ عامی هاوڵاتیانە یعنی هەموو تاکێک لی سوودمەندەیان ئەمانە تایبەتمەندن بۆ جوانکردنی سیما و ئەمانە بۆ دەوڵەمەندەکان و یان قسەیەکی تر دەکرێت ئەوترێت پرۆژەکان ئەوەندەی لە گەڕەکە هەژارنشینەکان بە خراپی و کوالەتی نزم دروستەکرێ لە گەڕەکە دەوڵەمەند و ئەو شوێنانەی کە مەسئولەکانی لێن لەو شوێنانە بە جیاوازتر دروستەکرد ئەمە وایە فعلەن بڕێزەکەم وڵی با واقعی و ڕاشکاوانە قسە بکەین هەر بەبێ منەت قسە بکەین ئەو زادە و بانە هەری هەڵئی بابە گەورەی سەدام هاتووەرە بری وەڵا سەدام ئەوەیە یعنی بری سەدام لەوانە باشترە ئەزەوەرە ئەوە مەبە زادەی سەتیە شێست ئەوە بورە 30 مەتریە 6 مەتریە 6 مەتری کەمە گەورە کرایە ئەگەنە ئەوانە هەمووی وەختی خۆی سەدامە تەنها چاردەورەی شێستی و 30 مەتری و ئەوانە نەبی هەندێک گوتێلی پێنجە سێرە و شتی وای لێکرایە ئەگەنە هیچی لێ نەکرایە ئەو بەرزە پرد و ئەوانش ئێوەڵاق ئەتوبری 27 سارە ئەو هەموو تریۆن پارە لە بەدەستوی شتە جوانەکەی ئێستا ئەمن وەخۆ خۆم هیچم نەبوو لە مارێ بابم برێمشنە بینە ئێستا خانینە هەموو شتمەیە خودەبی شت لۆ مار و مدارم بکەم ئەدی ئەوانەش دارێن بابی ملەت چیان کردیە وەڵڵاهی ئەشە دەمبیلا لۆ خۆیانیان کردیە کوڕەکانیان لە دەرە پێشەش حیمای هەیە لە کافتریایەکان لە باڕەکان لە مەلهاکان حیمایەکانیش هە لە سەرگیرفانی ئەو ملەتێ و خینی ئەو ملەت شتێکت پێ برێن بەڕێزم ئەمن وەکو خۆم ئێستا هەندێک کەناڵ هەیە میتن یان بە نەفت ئیش دەکەن یان جاسوسن یان فیتنەچین بەڕاستی ئەمە هەر خەزنم نەکردیە پێم حیفە ئێستا کەناڵ هەیە لۆتەی دروستبووە والله لەماری کاک میرانجان دەستخۆش بێ شتێکی ئەوەی یعنی ئەمە چۆق تەمەشاکە قەناتێک بکەم بەخینی من ئیش دەکا دەستخۆش بێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ سەرنجەکانت کاتی باشم پێدای سپاس دەکەم لە هەولێر و لەگەڵمان بووی ئاماژەم پێکەن هیچ کاتمان نەماوە بەڵام پەخشان وەرەگرم لە سلێمانی خاتوو پەخشان سڵاوی خوا دەبێ دوا پەیوەندی بەڵێ ئەلو بەڵێ سەلام عەلەیکم عەلەیک سەلام و ڕەحمەت الله خوشکی من سەرچاو لەسەر تەوەری بەرنامەکەمان چی دێ بە کورتی سپاس دەکەین وڵڵاهی وەبەرەکات وڵا ئەمانەیە بزانین هینی ئەم معاشی ئێمە تەقاویتین زین دیاکەمان بۆ سەرفەکرێ ئیشتەڵا ئینشاء الله سەرفەکرێ هەچەنەوە وەکو ئاواتە بە زانیاریم نییە
ئیشاءالله هەموو مۆزەف و با بڵێن وچەخۆران لە چاوەڕوانی ئەوەدان ئیشاءالله بە گەشتبینیەوە بە چاوەڕوانی هەواڵی خۆش بەدایم بیر لە شتی خراپ مەکەرەوە. باشە خاتون؟ دەست و چاو خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان و خۆشەویستان، یادگار هیوا دەڵێ پرۆژە نیوەی جێبەجێکراوەکانی حکوومەت خراپیان زیاترە. پەیوەند سابیر لایەنی پەیوەندیدار خۆی مەبەستێتی پرۆژەکان باش جێبەجێ نەکات. هیچ کاتم نەماوە. زۆر سوپاس بۆ ئەو خوشک و برابەڕێز و ئەو هاوڵاتیانەی کە پەیوەندیان کرد بە بەرنمەکەی ئەم جارەمانەوە. سوپاس بۆ ستاف و کاستی بەرنمەکە لە پشتی کامێرە و ژووری کۆنتترۆل. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. تا ئەڵلقەیەکی تر لە بەرنمەکەتان بەرنامی دوانگەی خەڵک خواتان لەگەڵ.